ناونانی پێغەمبەر عليه الصلاة والسلام عبد المطلب باپیری ناوی لێنا محەممەد صلى الله عليه وسلم بەڵام معلومە پێغەمبەر عليه الصلاة والسلام ناوی تریشی هەیە کە لە صیفەتەکانی خۆیەوە وەرگیراوە کە پیانۆ مەدحە کرێ وەکو أحمد اسم تفضيل حمدية شون نرين أجمل أطول أوسع أكبر أي جوتر أحمد يعني لا خلشي تشيتر سباس جزار تر سباس زياتر يخوي پروردگارك العاقب بون منيجك لنا وكان صفتي شتي أبي كوتا بيغمبرة يعني كوتايبة بيغمبراتك وبن الرواني خوي جورهاتو يعني المتوكل بلا معلومة بنا بانكتريان ناي محمد عليه الصلاة والسلام سيروي استاش لجهانا ناوی محەممەد یەکەمین ناوە وەکو کوردەواری ژەڵێ محەممەد و ئەحمەد دوو ناون کە کۆن نابن لە هەموو سەراسەری زەمینە تیکرارە بنەوە بۆ نمونە ناوی سەیدنا عیسا لە وڵاتانە وردە نامێنێ بەڵام ناوی محەممەد عليه الصلاة والسلام هەر زۆرە بێ لە ساڵی 1990 دا لە بریتانیا ناوی محەممەد یەکەمین ناو بوو کە تۆمار کرابوو لە هەموو بریتانیا لە هەموو ناوێک زیاتر تیکرار بوو ئەوە لە وڵاتێکی وەکو بەریتانیا کە کافرسانیەکە خوای گەورە فەرمێوە ڕەفەعنا لەکە ذیکرەک ئاو کە ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەیە بەرز کراوەتەوە یعنی حتمما ئەگەر لە شوێنێکی وەکو بەریتانیاوا بێ لە مەغریب خەیاڵیە ناوی محەممەد چونکە هەر بڕێتە بازاڕی مەغریبیەکان و هاوار بانگ بکەی بڵێ ئەخی محەممەد لەوانەیە گەر 100 کەسی لێ بەلانی کەم 40 کەس جواب بدات ماوەی گاڵتەیان بە کورد هەروە کرد هەریانۆ گەر بڕۆیتە سلێمانی بڵێ کاکە حەمە یەکسەر ئاوە جوابتە دەن